لا يادي يانزدي أيلول سري الرزوس نوازش بو همو شهيدان دادا نوينين أمرو يادي جوريا برهمي خوني شهيدان أمرو كهمانا برهمي خوني شهيدانا برصاني خوني شهيداني شورش أيلول قولان رابرين بويت سبب يويك أمرو صاحب برلمان وهريمكين وصربخو يكي من هيا أمرو أم يادهاتين سر قلقوي شهيدان من كبابيرم شهيد حسين بيروخي اموزای بابم فکری یحیی خان ناجیبک آموزا و همو اوانی ترک لیران خزمو کسمان لیر زورا هاتینا ام یاد بکینه ولا یاد یازی ایلول یاسیونان و میخائیل بنیامین شهید میخائیل بنیامین هر خزمی مبوئی دیانا سواری 566 لزوزک شهید بو هر دو کن هنا اینا الیاس سالی 63 شهید بو لسری حسن بجی وچی لعسکر و زاشان دا قلوبیان هنا نخوارش کستیان خوار لبه شهید بو یکم شهید لو قبرستان الیاسیونانا اواری بازی پیروزی بارزانی همیشه تأکیدی لپیک و جیان بو هر وقت که دستی بشورشی کرد لیازده ایلول 61 پیامی بارزانی بو پیک و جیان بو ریز لهمو خالتی دکر پیک آینو آیزا که 13 کس ایمه مسیحی پیشمرگه بون لزوزک و گروی امراغو لسرتيز وقورز وشهيدي شنداين لير او شهيدانش كا يعني بلغنا جيانم حلق البارزانية كان بونا حل ناو شرع بوما شورشي ايلول شورشي قولان اوري ايران لرا بارين وتا استوستش هيد زياوازينا كان يما تسونك او دقريتو بو حكمتي ملا مصطفى بارزاني كابرايتي دوربين بو غنز دوز بو بيرامير دوز بو بياوي آينين پیاوی عسکری شورشیوی اکادمی تیدا بو اشکال و انواع خلچی تیدا بو زابگر زاخو تا خانقین او همو پیکاتر منطقی بالایان و پشدرو حتی دچ سور داش و حتی دچ منطقی خوشناوتی او همو بارزانی به پی خوی لگل پیش مگه قارمانه کان اکثریان هر بارزانی بون او شرانش کلیره کران شرع چی زور کرا خلق چی زور زگل گردیه کانو نیرویه کانو دیروستونی مقصد بارزانیه کان خلق چی زور لیره خباتی کردیا عارف سلیمان که خوی دوشی بولا منطقه بادینا بو ملازم یونس بو روز بیانی لیره بو مقری حمید افندی حسین ملابو عبدالله غی پجدر بو شهید فتح آغا بو برای شهید عبدالله غا لگل سوارا غی برای حازی بیروخی مقری لیره بو وچی دزبو هجومی سرتیز و سری زوسی ایما لگلی دسون سونکا اوان نشارزابون ایما شارزابون هرچی منطقه سلیمانی لیره پشمرگات ای بادینا لیره پشمرگاتی دکربون مون علی خلیل مقری لیره بو قوتی زوری لیره هینا بو تیمس عرب امر بتالیون بولا منطقه هاودیانه بو 6-7 آشوری لگل دابون اینجا زگلا و آشوری زور هبون لمنطقه بالکاتی هندسه لدوری هندسه لدوری طبابت دکتور او اشتانه دوری انهمو فرنسو حریری که چه آشوری مسئولی ناوسی بالکاتی بود زیاوازیان ننکر قبل اما فرق زوای فیت فرق زوای زننک زمانه دیبون فکری جستی و ذکری و صبری و همه پیشمرگه بود ناجیبه گو اما ناجیبه مرو بمنه اره والا پیشمرگه نیت ایلون و گلانا اره والا گدا بود و امریکه گوتی تبیا بیند خلا و مدابه سیره این ناجیبه ایوان اویش حجی و نکه نخو اصحاب گوتی تبیا بینن این ناجیبه ایوان سیره گله مروبین نگره که شهید بود بله من واصلینم چه سال و زمانه ولی اره ولای بردوان بود مرد حجی دا بود جگری برای خوب بود حجی بیروخی برای و بود خوب ناجیبه یه سروی بارزانی زیوه بود بن ببارانا زیوه سقبره یعنی جباست که من گوتی را هات است زیارت آوردی سگیرین من گوتی از بندی نگیرین من گوتی هیچکیت گوشه من گوری وان کردن من گوتی اتماجی گوری کردستانی وان گو کرد آوردی سر دارتن هم سقبرستانا ملباس سکا زیوه تین منن ورمتیل منن زور کسو کارین من همه بوک و پر و نبی و خرین من شید و سر کپتن بید با سروکی ما سروی بارزانه جلی جرچانی سروکی
63مین ساڵیادی شۆڕشی مەزنی ئەیلول جارە پێش هەموو شتێک لە کەسوکاری سەربەرزی شەهیدان پیرۆسەکەم لە تێکڕای تاچی کوردستان پیرۆسەکەم شۆڕشی مەزنی ئەیلول شۆڕشێک بە هەموو مانایەک شۆڕشێکی مەزن بوو شۆڕشی گشت کوردستانیان بوو شۆڕشی گشت چین و توێژێک بوو شۆڕشێک بوو بە گشتدان چوونەوەی ستەم و ئەو جەورەی کە ڕژێمی سیاسی ئەوسا لە خەڵکی کوردستانیە کرد خوێنین شەهیدان دەیانویست نادیدە بگرن قوربانیەکانی ئێمە نادیدە بگرن ئەم شۆڕشە لە پێناوی خاچ کوردستان و لە پێناوی سەربەستکردنی گەلی کوردستان بەرپابوو بەڕێبەراتی جەنابی بارزانی نەمر بێشک و گومان شۆڕشی مەزنی ئەیلول خەڵکی کوردستانی لە بێ ئومێدی کردە خاوەن ئومێد لە بێر ئیرادەی و هەستکردن بە بێ ئیرادەی کرد بە خاوەن ئێرادا شۆڕشی مەزنی ئەیلول بریتی بوو لە جەختکردنەوە لە یەک پاچەی خاچ کوردستان سازش نەکردن لەسەر خاچ کوردستان شۆڕشی ئەیلولی مەزن یەکێک لە هۆکارەکانی ئەوە بوو کە دەستبەرداری ناسنامە و شوناسی کوردستانەتی کەرکووک نەبوو بۆ ئەم شۆڕشە شۆڕشێکی مەزن بوو بە تێکرا شۆڕشێکی کەم وێنە بوو ئەمڕۆ ئێمە لێرا وەکو لەقیدا بۆ ئەوەی کە هەم یادی ئەو پێشمەرگە قارەمانانە بکەینەوە کە لە شۆڕشی ئەیلولە جانی خۆیان بەخت کرد لە پێناوی کوردستانە هەمیش ئەم شۆڕشە بەرزڕاگرین لێرە کۆبووینەوە تاجە گوڵی نەماندانە سەرگلگۆی ئەو شەهیدە قارەمانانە کە هەریەشک بۆ خۆی چیرۆکی داسانی پڕ لە سەروەری هەبوو لەبیر نەکەین لێرە لە گەروە بێشێ لە شۆڕشی ئەیلول بۆیە وتمان کە شۆڕشی تێکرای پێکاتەکان بوو کە پێکاتەی کریسیان لەگەڵ مسلمانە پێکهاتەی ئاینی و نەتەوەی لە هەرێمی کوردستان کە بوونیان هەیە بەشدارێکی کارە ئەو شۆڕشیان کردووە قارەمانی مەزن بوون بۆیە ئێمە وەکو پارتی کاتێک کە بەرگری لە بەهایەکانی مرۆیی وەکو پێکەوە ژیانەکەین ئەوە تاکتیک نییە کە پارتی گرتوتە بەر بەڵکو ئەوە قەنەعەتێک و بیر و باوەڕۆک و مەبدەیەکە هەر لە سەردەمی شێخ عەبدولسەلام بارزانی تا سەردەمی شێخ ئەحمەد بارزانی تا سەردەمی جەنابی بارزانی نەمەر وەکو بە بەڵگەش ئالێرە لە گەورە پێشمەرگەی قارەمانی مسلمان هەیە وە کریسیانیش ئەمە بۆ خۆی گەواهی دەری ئەوەیە کە قەنەعەت و بیر و باوەڕ و ڕێبازی بارزانی نەمەر و ڕێبازی بارزان چۆتە ناو ناخی دڵی هەموو تاچێکی کوردستان ئابلۆی ئەو شەهیدانەیە لە گەروبێ شەهید بوون ناوی سەرجەم شەهیدان بوونی هەیە 19 پێشمەرگە لێرە شەهید دەبن ئەوەی جێ سەرنجە شەهیدانی ئەم گۆڕستانە پێکهاتەیان جیاوازن لە شەهیدانی دیکە ڕەزەیی و کریسیانی و بێرۆخی و شێروانی و مهاجر و باڵەکایەتی و گەردی بوونیان هەیە ئەمە سەلمێنەری ئەو ڕاستیە لە سەردەمانی زووەوە پێشمەرگە لە تەواوی پێکهاتەکان و ئاینەکان بوونی هەبووە ئەوەی جێ سەرنجە لە سنووری دارەی سەربەخۆی سۆران بۆ یەکەمین جارە کە پێکهاتەیەک لە پێشمەرگە بوونی هەبێت کە کریسیانەکان و مسلمانەکان بەیەکەوە هێرش بۆ دژمن بەرن و بەیەکەوە شەهید ببن و لێ گۆڕستان بنێژرێت پشتیوان کەریم زاری کرمانجی گەروی بێش سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران